ئەمڕۆ چل ڕۆژ بەسەر شەهیدبوونی ڕۆڵەیەکی بە ئەمەکی گەلەکەمان نیشتیمان پەروەرێکی دڵسۆز و سەرکردەیەکی ڕاستەقینەدا تێپەڕ دەبێت کە بە درێژایی 25 ساڵ ماندوونە ناسانە تێکۆشانێکی نەپساوە و بەرهەمداری بەڕێوە بردوو لە 5 تەمموزی 2019 لە ئەنجامی هێرشی فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا و چاوساغی نۆکەر و بەکرێگیراوان شەهید بوو. لە مەراسیمی بەرزڕاگرتنی چلەی هەواڵی سەرکردەمان لە کەسێتی شەهید هەواڵ هەڵمەتدا سەری ڕێز و نەوازش لە بەرامبەر تەواوی شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان دادەنەوێنین و جارێکی دیکە سەرخۆشی خۆمان ناڕاستی بنەماڵەی سەربەرزی شەهید و تەواوی هەواڵان و گەلی کوردستان دەکەین. خانەوادەی هێژە دەوڵەتانی داگیرکەری کوردستان دەیان ساڵە بە هەموو دڕندەی خۆیانەوە و بە هاوکاری خیانەتکار و خۆفرۆشان هێرشی هەمەلایەن بۆ سەر تەواوی بەهاکانی گەلەکەمان دەکەن. بەو ئامانجەی هەموو دەستکەوتەکانی گەلەکەمان لەناو ببەن، ئیرادەی تێک بشکێن و پڕکردن و توانەوەی نەتەوەیی کوردان مسۆگەر بکەن بۆ ئەوەی دوژمن بە ئامانجە نەگریسەکانی خۆی نەگات، بۆ ئەوەی ڕێگری لە بەردەم ئەم قڕکردنە بکرێت و گەلی کوردستان لەناو کۆمەلگەی مرۆڤایەتی هاوچەرخدا شوێنگەی شایستە بەخۆی هەبێت. زیاتر لە 45 ساڵە تێکۆشانێکی بێ هاوتا بە پێشەنگایەتی بزوتنەوەی ئاپۆیی بەڕێوە دەچێت. لە ئەنجامی ئەو بەرخودان و تێکۆشانە شۆڕژگێریەدا وێڕای پوچەڵکردنەوەی ئامانجە گڵاوەکانی داگیرکاران و سەرخستنی شۆڕشی ژیانەوە و گەیشتن بە ئاستێکی بەرچاوی یەکێتی نەتەوەیی ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر لە سەرکەوتن نزیک بۆتەوە. دەستکەوتی گرنگ و بەرچاوی بەدەست هێناوە و بۆتە تروسکایی و هیوایەک بۆ تەواوی گەلانی ناوچەکە و مرۆڤایەتی پێشکەوت و خواست. هەواڵ هەڵمەتیش یەکێک بوو لەو سەرکردە و پێشەنگانەی ڕۆڵی دیار و بەرچاوی هەبوو لە پوچەڵکردنەوەی پیلانی داگیرکار و بەکرێگیراوان. ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە بەرزکردنەوەی ڕۆحی یەکێتی نەتەوەیی و پاراستنی دەستکەوت و بەهاکانی گەلەکەمان. وەک چۆن هەواڵ هەڵمەت کوردستانیەکی نیشتیمان پەروەر بوو لە پێناو سەرخستنی دۆزی ڕوای گەلەکەمان لە هەر چوار بەشی کوردستان ڕەنجێکی زۆری داوە، بەڵام وەک پێشەنگی تێکۆشانی باشووری کوردستان زۆرترین هەوڵ و کۆشی هەبووە لە پێناو بەرەنگاربوونەوەی داگیرکاری و خیانەتکاری، لە پێناو قوڵکردنەوەی ڕۆحی یەکێتی نەتەوەیی و وشیارکردنەوەی کۆمەلگا و پەروەردەکردن و پێگەیاندنی سەدان و هەزاران شاگرد و خوێندکاری ئەم ڕێبازە و بەرقەرارکردنی ئازادی و دیموکراسی و دادپەروەری لە باشووری کوردستان و بوونی بە خاوەن ئیرادەیەکی نەتەوەیی و نیشتیمانی. هەر بۆیە بە ئامانجگرتنی هەواڵ هەڵمەت لەلایەن دەوڵەتی داگیرکاری تورکیا و بەکرێگیراوانەوە وێڕای بە ئامانجگرتنی ڕۆحی یەکێتی نەتەوەی نیشتیمانی و دەستکەوتەکانی هەر چوار بەشی کوردستان لە بنەڕەتدا هەوڵێکە لە پێناو تێکشکاندنی ئیرادەی خەڵکی باشووری کوردستان کە لە بەرەنگاربوونەوەی داگیرکاری و خیانەتدا پیشانیان داوە تا بتوانن باشووری کوردستان بۆ خۆیان بکەنە مۆڵگە و لە پێناو بەدیهێنانی ئامانجە نەگریسەکانیان تەڕاتێنی تێدا بکەن. بۆیە پێویستە ڕاست دەرگ بەم هێرشە دڕندانەیە بکەین و بە ڕۆحی هەڵمەتبەرانەی هەواڵ دیار غەریبەوە بەرەنگاری ببینەوە. هەروەک چۆن هەواڵ هەڵمەت ملکەتی دوژمن نەبوو، بە قارەمانێتی و بوێریەوە بووە خاوەن هەڵوێستێکی مێژوویی، پێویستە هەمومان ئەم هەڵوێستە ببینین و لەژێر هەموو هەڵومەرجێکدا خاوەندارێتی لێ بکەین. بنەماڵەی شکۆمەندمان ڕاستە هەواڵ هەڵمەت لەو 25 ساڵەی تێکۆشاندا وەک خوێندکارێکی ڕێبەر ئاپۆ خۆی پەروەردە کرد و لە میانەی ڕەنجێکی بێهاوتایی بزوتنەوەی ئاپۆیی خۆی پێگەیاند. بەڵام هیچ گومانێکی تێدا نییە کە ئێوەی بەڕێز وەک خانەوادە بە تایبەتیش دایکە سەربەرزەکەی ڕۆڵێکی بەرچاوتان لە پێگەیاندن و چاندنی ئەم خەسڵەتە جوانانە لە کەسایەتی هەواڵ هەڵمەتدا هەبووە کە بڕبوو لە ڕۆحی نیشتمان پەروەری، هەشتی مەزن بۆ ئازادی،
ڕازگۆیی و دڵسۆزی و خاوەن پێوانە و بەهای ئەخلاقی باڵا. وەک چۆن ئێمە وەک ئەندامانی کۆنسەی سەرۆکایەتی گشتی کەجەکە سەربەرزین بەوەی پێشەنگێکی وەک هەڤاڵ هەڵمەت یەکێک بوو لە یاریدەدەرانی ڕێبەر ئاپۆ و هەواڵێکی دامەزراوەکەمان و زیاتر لە 5 ساڵە بەیەکەوە کارمان کردووە، شانازی دەکەین کە هەواڵ و هاوڕێی هەواڵ هەڵمەتین. بێگومان ئێوەش جێگای شانازی و سەرفرازیە کە ڕۆڵەیەکی نەبەرد و سەرکردەیەکی وەک هەواڵ دیارتان مەزن کرد و پێشکەشی شۆڕشی ئازادی کوردستانتان کرد. بەشداروانی بەڕێز، هەواڵ هەڵمەت شۆڕشگێڕێکی مەزن و پێشەنگێکی تێکۆشان و هەواڵی ڕێبەر ئاپۆ بوو. خۆی بە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ گۆش کردبوو. لە هەموو ژیانی شۆڕشگێڕی خۆیدا لەسەر ئەم بیر و باوەڕە خۆی قوڵ کردەوە و چاڵاکی و گوتەی خۆی کرد بە یەک. بۆیە هەواڵێکی وەها پێشەنگ و تێکۆشەرێکی وەها مەزنی وەک هەواڵ هەڵمەت هەمیشە لە بەرچاوان بوو. ژیانی سادە و خاکیانەی هەواڵ هەڵمەت هەواڵێتیە بەهێزەکەی خۆشەویستی بۆ گۆلەکەی یەکجار مەزن بوو. هەر بۆیەش خاوەندارێتی و هەڵوێستی گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستان و دەرەوەی وڵات لە ڕۆژی شەهیدبوونیەوە تا ئەمڕۆ نیشانەی وەفاداری و دڵسۆزی گەلە بەرامبەر ڕۆڵەیەکی بە ئەمەکی خۆی. وەڵامێکە بۆ ئەو وەفاداری و دڵسۆزەی هەواڵ هەڵمەت بەرامبەر بە گەل و نیشتیمان هەیەتی. ئەمەش هێمای دەستپێکردنی قۆناغێکی نوێی تێکۆشانە، قۆناغێکی نوێی قوڵکردنەوەی خەباتی یەکێتی نەتەوەیی، بەرەنگاربوونەوەی داگیرکاری و بەکرێگیرایی، قۆناغێکی نوێی تێکۆشانی شۆڕشی باشوور و قوڵکردنەوەی شۆڕشی هزری و کۆمەڵایەتی و ئەخلاقیە. ئەمەش ئەرکی نوێ دەخاتە سەرشانی هەمومان. ئێمەش وەک هەواڵی هەواڵ هەڵمەت بۆ ئەوەی شایستەی کۆنسەی سەرۆکایەتی گشتی بین، شایستەی پێشەنگانی وەک هەواڵ هەڵمەت بین، بۆ ئەوەی ئامانجە مەزنەکانی ڕێبەر ئاپۆ و شەهیدانمان بەدی بێنین، لەسەر هێڵ و ڕێبازی هەڵمەتەکان بێ سنوور تێکۆشان مەزن دەکەین. بێگومان ئێوە دەزانن کەوا تەفگەری ئاپۆیی تەفگەری شەهیدانە، بە شەهیدان دەستی پێکردووە و بە شەهیدانی سەر دەکەوێت. بە حەقی و کەماڵەکانەوە دەستی پێکرد، بە زیلانەکان و دکتۆر سیروان و ڤیانەکان بەردەوام بوو، بە هەڵمەتەکانەوە هەڵدەکشێ و درێژەی دەبێت. هەواڵ هەڵمەت بووە درێژە پێدەری ڕێبازی چاردەی تەمووز. ئەم ڕێبازە ڕێبازی شێڵگیربوونە لەسەر ئازادی، ڕێبازی عەزکردنە لە ژیانی ئازاد، ڕێبازی ئاوادانکردنی یەکێتی نەتەوەییە، ڕێبازی ئاواکردنی نەتەوەی دیموکرات و مسۆگەرکردنی کوردستانێکی ئازاد و خۆسەر و دیموکراتە. لەسەر ئەم بنەمایە دووبارە لە کەسێتی خانەوادەی ئێوەی شکۆمەنددا لە ئەزووری تەواوی شەهیداندا پەیمان نوێ دەکەینەوە کە مسۆگەر تۆڵەی هەواڵ هەڵمەت لە دوژمن و نۆکەرانیان دەسێنینەوە، لە پێناو بەدیهێنانی ئەو ئامانجە مەزن و پیرۆزانەی ڕێی تێکۆشانی ئازادیان بۆ گرتەبەر تا دوا هەناسە و دوا دڵۆپەی خوێنمان درێژەی پێدەدەین. ئێمە وەک کۆنسەی سەرۆکایەتی کەجەکە دووبارە بە ڕێزداری و حورمەتەوە سڵاوتان لێ دەکەین. خەباتی خۆتان لەسەر ڕێبازی هەڵمەتەکان گەشە پێ بدەن، سەرکەوتن بۆ هەمومان سەرکەوتنتان بۆ دەخوازین. شەهید نامرن، شەهید نابرن. کۆنسەی سەرۆکایەتی گشتی کەجەکە.